تۆ بۆ چی هاتووی بۆ ئێرە؟ وەڵی من ویستم سیارەکەم بفرۆشم بەس هیچ جێگایەکمان نییە بۆ سیارە فرۆشتن مەگەڵ ناو کۆڵانەکانە بیفرۆشین. داخستنی پێشانگا و گەراجی کڕینی فرۆشتنی ئۆتۆمبیل لە دووس خورمات و هاوڵاتیانی ناچار بە کۆڵانەکان کردووە. ئەم ئۆتۆمبیلانی کە لەم شەقامەدا دەبینرێن هاتوون بۆ کڕینی فرۆشتنی ئۆتۆمبیلەکانیان کە زۆر جار ئەم شەقامە لۆ دەکەوێتە سەری و کە شوێنێکی گشتیە هاتوۆی خەڵکی لەسرە. منەمێ بچمە لای وڵاتیان بزانم کێشەگریفتیان چییە لەسەرم دۆخە. سڵاو لێبێ دۆختان چۆنە لە گەڵ کڕین فرۆشتنی ئۆتۆمبیلە لەم شوێنە؟ لای ڕاستەکەی هیچ باش نییە. ڕاستەکەی ئێمە سیارەمان هاوردەوە ئەلێ ڕایەگرین لەسەرم جادەیە ینی زۆر ئاگاداری گەرە سیارەکانمان میشی جێگایەکمان نییە داوای ئەو لەوە شارەکەکەین جێگایەکمان بۆ بکاتە بۆ ئۆتۆمبیل فرۆشتن. بۆ پێشتر شوێنتان نەبوو؟ پێشتر شوێنمان هەبوو بەڵام ئەمریان هەمووی داگیر کردووە و کردیانتە بە شت و بیناسازی و ئەوانە هیچ جێگایەکمان نییە ئۆتۆمبیلەکانمان لەسەر جادەگەیە. بەگشتی دۆخ چۆنە ڕوا لێرە لە کاتی مامەڵەکردنا یاخود لە کاتەوەی کەوا ئۆتۆمبیل بسێنرا یاخود فەحس بکرێت؟ وڵی باشە عیبی نییە هیچ کێشەمان نییە بەڵام هیوادارین جێگایەکمان بۆ بکەنەوە لەسەرەوەی سیارە بفرۆشین لێرە. دەست خۆش منەمەوە بچمە لای وڵاتێکی تر ئەم ئۆتۆمبیلەکە لێرەوە تێدەپەڕێت ئەگەر نەگر ماوکارم بێت سڵاو لێ بێت تۆ بۆ چی هاتووی بۆ ئێرە؟ وەڵی من ویستم سیارەکەم بفرۆشم بەس هیچ جێگایەکمان نییە بۆ سیارە فرۆشتن مەگەڵ ناو کۆڵانەکانە بیفرۆشین. معرەز نەماوە هەموویان کردەدا جێگای مریشک فرۆشتنەوە شتانە داواکارین لە ئیدارەی شار معرەزیە جوانمان بۆ بکەنەوە هیچمان کەمتر نییە لە شارەکانی تر ئێمە لە هەولێر و سلێمانی داواکارین شتێکی باشمان بۆ بکەن جوان نییە ئەمە دیاردێکی زۆر ناشینە لەم شارە هەیە یعنی جێگایە نییە سیارەکەتی تیا بفرۆشی. تا چەندم شوێنە بۆ دەشوێنی حەوانەوەی ئەو شۆفێرانی کە دێن لێرە و کڕین و فرۆشتن بە ئۆتۆمبیلەکانیان دەکەن؟ وەڵی هیچ باش نییە. حەوانەوەی چی؟ یەک جێگای نییە ئۆتۆمبیلی تیا فرۆشی تەماشاکە کاکە وەڵە لە گوندەکان لەوانەیە معرەز لە یە خۆشتر بێت. یعنی گوندەکان لێرە باشترە داواکارین لە ئیدارەی شار بە خۆیانە بچنەوە جێگایەکی باشمان بۆ دروستکەن. پێشتر داواتان کردووە یاخود؟ داواکاری کراوە بەس نەیان کردووە ئێستاش جێگاکەیان هەمووی فرۆشتووە کردیاندا وڵی نازام بڵێم چی نەرگەلەخانەوە ئەم شتانە. ماوەی چنێکە بە دوای شوێنێکا گەڕێ بۆستی؟ وەڵاوە دەدەقە چارێکە سوڕێمەوە بە دەوری خۆمە. هەبووە بەهۆی بێشوێنیەوە بڕۆی لە شارەکانی تر کڕین فرۆشتن بۆ ئۆتۆمبیلەکە تۆ؟ بە تاکید ئەڕۆین بۆ بۆ کەلار بۆ کفری تووشی ڕووداوی هاتشووە بینەوە ڕێگاییشە باش نییە ڕێگای مەرگەوە کاکە گیان داواکانی جێگای باشمان بۆ بکەنەوە بە قوربان. ماوەی چنێکە ئەو لەم دۆخەیان؟ وەڵام ماوەیەکی زۆر زۆرە یعنی پێش 16 ئۆکتۆبەر تۆزێ باشتر بوو ئەم شتانە نەبوو ئەم دیاردانە ناشینە بەسیدا ئەوەیشە نەما هەر جێگای معرەز نەماوە لەم شارە. ئێستا شوێنێکی دیاری کردو بۆتان هاوڵاتیان هەر بە هەڕەمەکی دێن بۆ ئێرە یاخود کەسێک دێن؟ وڵا بە هەڕەمەکی دێن یەک جێگانی ئەوتان ناو کۆڵانەکان ناو غەسلاوە ئەترا بێ کۆڵانێ بۆ خۆت ببینیتەوە سیارەکەتی تیا فرۆشی. مامەڵی کڕین فرۆشتن گران نییە لێرە ینی سەخت نییە؟ وەڵی ناخۆشە چۆن ناخۆش نییە یعنی سێمە بمانێت سیارە فرۆشینە بێ بڕین بۆ شارەکانی تر دەستخۆشی لە کەناڵەکەتانەکەم بەڕاستی جێگای دەستان دیارە. دەستخۆش بێت. ئەمە گلەی و یازندەی هاوڵاتیان بوو لەسەر نەبوونی شوێن یاخود گەراجێک شوێنی وەستانی کڕین فرۆشتنی ئۆتۆمبیلەکانیان ئێمە لەسەرم بابەتە قسەمان لەگەڵ قایمقامی قەزای خورماتووە کرد ئەو ڕایگەیان کە لە ئایندەیەکی زۆر نزیکدا شوێنێکیان دابین کردو بۆیان دەکەوێتە بەرامبەری گەڕێکی برایەتی لە دەرەوەی قەزاکە ئەو شوێنە دەکەنە شوێنێکی گەراجێکی گەورە بۆ کڕین فرۆشتنی ئۆتۆمبیل یا چیتر بەو پێیکە چیتر لەم شەقامە قەرەباڵەکە دروست نابێت هەر ئەمەش نا قایمقامی خورماتووی دیشی گەڕێکی پیشەزازی بەنیازن بگواستنەوە بۆ دەرەوەی قەزاکە بۆ پێیکە سیمای قەزاکەی تێکداوەوە دەیانەوێت ئەو دوکانانەی کە با بڵێن چاکردنەوەی ئۆتۆمبیلان لەسەرە سەرجەمیان بەم نزیکانە دەگەوازنەوە بۆ دەرەوەی قەزاکە.